والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. قيشتنا آياتي سطو بستهشتي سورة النساء لا فرن وتنو دواي خوانوي آياتكان تفسير آياتكان لكين. أعوذ بالله من الشيطان الرجيم. وإن امرأة خافت من بعلها نشوزا أو إعراضا فلا جناح عليهما أن يصلحا بينهما صلحا والصلح خير وأحضرت الأنفس الشح وإن تحسنوا وتتقوا فإن الله كان بما تعملون خبيرا. ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولو حرصتم فلا تميلوا كل الميل فتذروها كالمعلقة وإن تصلحوا وتتقوا فإن الله كان غفورا رحيما. وإن يتفرقا يغن الله كلا من سعته وكان الله واسعا حكيما. ولله ما في السماوات وما في الأرض ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله وإن تكفروا فإن لله ما في السماوات وما في الأرض وكان الله غنيا حميدا. ولله ما في السماوات وما في الأرض وكفى بالله وكيلا. إن يشأ يذهبكم أيها الناس ويأت بآخرين وكان الله على ذلك قديرا. من كان يريد ثواب الدنيا فعند الله ثواب الدنيا والآخرة وكان الله سميعا بصيرا. آتي سطو بستونو خواهی گەورە لێرەشدا یاسایەکمان پێ دەڵێ کە ئەگەر لەبیرتان بێت لە یەکێک لە ئاەتەکاندا خواهی گەورە باسی ئەوەی کرد کاتێک ئافرەت بێ ئەمری پیاوەکەی دەکا، ئافرەت لەگەڵ پیاو خراپ دەبێ، ئافرەت لە فەرمانی مێر دەردەچێ، خواهی گەورە پیاوی ڕێنمونی کردووە کە کۆمەڵێک ڕێکاری لەگەڵ بگرێتە بەر کە یەکەمیان گوتمان ئەگەر پیاو هەستی کرد خێزانەکەی بێ ئەمری دەکا، بێگوێیی دەکا، لە فەرمانی دەردەچێ یا خراپ دەبێت لەگەڵی، خی گەورە فەرمانی کرد کە ئامۆژگاریکە. ئامۆژگاریش هەموو شێوازەکانی قسەی خۆش و نەرم و نسحەت ئەگەر کاریگەری نەبوو جێی لێ جیاکاتەوە یان لەگەڵی نەخەوێ یا پشتی تێکە، ئەگەر هەر چاک نەبوو هەنگاوی سێهەم لێی بدا بە شێوازێک کە بۆنی تووڕەبوونی پیاوی لێبێت. ئافرەتەکە هەستکە پیاوەکە لی تووڕەیە، بەڵام لێدانەکەش تەبعاً لەو شوێنانەی نەدا کە پێوە دیارە یا لە ناو خەڵکی یان سوکاتی و بێڕێزیکردنی تێدا نەبێ. وەکو عیلاج و چارەسەر ئەو ئاەتە باسی ئەوەی دەکا ئەگەر بە عەکسەوە پیاو خراپ بوو لەگەڵ ئافرەتی یان پیاو ئەرکەکانی خۆی لە بەرامبەر ئافرەتدا جێبەجێ نەکردن، ئافرەت هەڵوێستی چی بێ باشە؟ ئایا ئەویش وەکو پیاوەکەی خراپ بێ هەمان هەڵوێز بنوێنێتەوە کە پیاوەکە ئافرەتەکەی ئیهمال کرد، ئافرەتەکەش پیاوەکەی ئیهمال کاتەوە، کە پیاوەکە خراپ بوو ئافرەتەکەش خراپ بێ، کە پیاوەکە ئافرەتەکەی پشتگوێ خست و مەیلی بەلای خێزانەکەی دانەما، ئافرەتەکەش هەمان هەست بۆ خۆی دروستکە، بێگومان نەخێر. طبعاً ئەوە عیلاج نییە، ئەوە چارەسەر نییە. خی گەورە فێرمان دەکات دەفەرمێت وئین امرأەتون، ئەگەر ئافرەتێک خافت من بعلها، خافت ترسا من بعلها لە مێردەکەی، لە چی لی ترسا؟ نوشوزن لەوەی کە خراپەی لەگەڵدا بکە، خراپەی لەگەڵدا بکە، زیانی پێ بگەێنێ،
ئەرکەکانی خۆی لە بەرامبەریدا جێبەجێ نەکا ئەو ئیعراضن یان پشتی تێبکات و سارد بێتەوە لەگەڵی و مەیلی نەمێنێ بەلایدا ئافرەتەکە چی بکا باشە خوا دەفەرمێ فەلا جوناح عەلەیهما هیچ گوناهیان ناگاتێ ژن و پیاوەکە لەو حاڵەتەدا ئەی یوسلیحا بەیەکەوە سوڵحکەن بەیەکەوە ڕێککەون بەینەهما لە نێو خۆیاندا بەڵام سوڵحا بە ڕێککەوتنێک کە بەرژەوەندی پیاوەکەش و بەرژەوەندی ئافرەتەکەشی تێدا بێ خوا دەفەرمێت وەسوڵح و خەیر سوڵح ڕێککەوتنی ژن و پیاو چاکترە لە چی لە جیابوونەوە چاکترە لە ساردی چاکترە لە ئیهمالکردن چاکترە لە یەکتر پشتگوێ خستن چاکترە لەوەی کە حەقی یەکتری نەدەن و مافی یەکتری نەدەن جاخوا دەفەرمێ وەئوحضیرەتی الئەنفوس الشح وەئوحضیرە ئوحضیرە حازرە و ئامادەیی هەیە الئەنفوس لەگەڵ هەموو نەفس و دەروونێکدا ئەشوحە جۆرێک لە ڕەزیلی جۆرێک لە خۆشەویستی ماڵ و سەروەت و سامان لە هەموو دڵێکدا بوونی هەیە ئافرەت حەز و مەیلێکی بۆ ماڵ و سەروەت و سامان هەیە زۆر جار پیاو دەتوانێت خێزانەکەی خۆی بە پارە و مەبلەغێکی مادی و دنیای ڕازیکە لە بەرامبەر وازهێنان لە هێندێک حقوق و مافی دیکەدا و ئافرەتیش بە هەمان شێوە ئەگەر واز لە هێندێک مافی خۆی بێنێ زۆر جار دەتوانێت هەڵوێستی پیاوەکەی خۆی گۆڕانکاری بەسەردا بێنێ جا ئەوە عایشە خوا لێی ڕازی بێت دەفەرمێت ئەو ئاتە بۆ حاڵەتێکیە کە جاری وا هەیە ئافرەتەکە لەوانەیە نەخۆش بێ نەتوانێت حەزی پیاوەکەی جێبەجێکە بەهۆی ئەوەیەوە پیاوەکە نەوعە ساردبوونەوەیەک ڕووی تێدەکا یان جاری وا هەیە ئافرەت لەوانەیە بە تەمەندا بچێت و بەهۆی تەمەنەوە توانای ژن و مێردایەتی لەگەڵ پیاوەکەی نەمێنێ پیاوەکە لە بەرامبەریدا لەوانەیە حەز و ئارەزووی پیاوەتی یا ژن و مێردایەتی لە بەرامبەریدا نەبێ هێندێک جار لەوانەیە پیاوە تەڵەن حەز و غەریزەی لەوانەیە بەلای ئافرەتێکی دیکەدا بێ جا خێزانی دیکەی هەیە لەوانەیە ئارزووی هێنانی خێزانێکی دیکە بکە بەهۆی کەسێکی دیکەوە لەوانەیە مەیلی تەواو حەزی تەواوی بەلای خێزانەکەی خۆیدا نەبێ لەو حاڵەتەدا کە ئافرەتەکە هەز دەکا پیاوەکەی ئیهتیمامی پێنادا یان خەریکە خراپەی لەگەڵدا بکات و لە بەرامبەریدا ئەرکەکانی جێبەجێنەکە ئافرەت دەتوانێت بێدەنگ نەبێ بەڵام چۆن بێدەنگ نەبوونێک تەڵەن بێدەنگ نەبوونێک لە مەسلحەتی خۆیدا بێت نەک لە زەرەری خۆیدا تەڵەن ئەگەر ئافرەتەکەش وەکو پیاوەکەی بکاتەوە پیاوەکە خراپە ئەویش خراپ بێ پیاوەکە ئافرەتەکە ئیهمال کرد و ئافرەتەکە زیاتر پیاوەکە ئیهمالکە بێگومان حاڵەتەکە خراپتر دەبێت سەر دەکێشێت بۆ تەلاق و لە یەکتر جیابوونەوە لەو حاڵەتەدا چاکتر وایە باشتر وایە خوافێرمان دەکا ئافرەتەکە پیاوەکەی خۆی بانکە لەگەڵی دانیشێ لەگەڵی ڕێککەوێ چۆن لە ڕێگەڵی ڕێککەوێ دەکرێ لەگەڵی ڕێککەوێ بڵێ جاری وایە ئافرەتەکە لە ڕووی مادیەوە لەوانە هیچ گرفتی نەبێ بە پیاوەکەی بڵێ هیچ وەک دەڵێ حەقێکی مادیم با لەسەر تۆ نەبێ بەڵام بەرەڵام مەکە وازم لێ مەهێنە هێندێک جار لەوانەیە ئافرەتەکە پێویستی بەلایانی مادی بێ لە ڕووی مادیەوە لەوانەیە ئافرەتەکە پێویستی بە پیاوەکەی هەبێ بەڵام لەوانەیە لە ڕووی جنسی و سەرجەیە و پێویستی بە پیاو نەمابێ لەو حاڵەتەدا دەکرێت بە پیاوەکەی بڵێ پیاوەکە تو ئافرەتێکی دیکە بێنە ژنێکی دیکە بێنە ئازاد بە بەڵام حەقە داراییەکانی من حەقە مادیەکانی من مەعیشەتی خۆم و منداڵەکانم دابین کە و بەرەڵام مەکە و ئیهمالم مەکە یان هێندێک جار ئەگەر هەستی کرد پیاوەکە مەیلی بەلای خێزانێکی دیکەدا هەیە ڕێی پێ بدا باشترە بڵێ بڕۆ بە حەڵاڵی ئافرەتێکی دیکە بێنە بەڵام لە بەرامبەردا مافەکانی من جێبەجێکە هێندێک جار دەکرێت بڵێ ئەوە من واز لە مارەی خۆم دێنم بەڵام لە بەرامبەردا تۆش ئیهمالم مەکە پشتگوێم مەخە گرنگیم پێ بدە وەڵحاصڵ لە حاڵەتی هەستکردن بەوەی کە پیاو خراپە نشوست ئەوەی کە پیاوەکە لە بەرامبەر ئافرەتەکەیدا حەقەکانی جێبەجێنەکە ئیعراضیش ئیهمالکردن و پشتگوێ خستنە هەر کاتێک ئافرەت هەستی بە ئیهمالی پیاو کرد بە خراپی پیاوەکەی کرد چاکترە نەهێڵێ تەڵەن ئیهمالیکردنەکە سەر بکێشێ بۆ نیزاع و کێشەی گەورە چاکترە نەهێڵێ ساردیەکە سەر بکێشێ بۆ لە یەکتر جیابوونەوە و تەلاق وەرگرتن چاکتر وایە بە یەکەوە دانیشن ئەگەر دیقەتی ئاەتەکەش دەین دەفەرمێت
فلا جناح عليهما أن يصلحا بينهما بەیەکەوە ژن و پیاوەکە ڕێککەون چونکە کێشەی طبعا بینی ژن و پیاو ئەگەر بەس بۆ خۆیان بن ئاسان چارەسەر دەکرێت بەڵام ئەگەر تەدەخولی تەرەفی سێهەمی هاتە ناوێ کە سوکاری ئافرەتەکەی هاتە ناوێ یا کە سوکاری پیاوەکەی هاتە ناوێ ئیلا نیزاعەکە کێشەکە گەورەتر دەبێت بۆیە چاکتر وایە تەوان پیا و ئافرەت کاتێک نیزاع و کێشەیان دەبێت کێشە و ناکۆچیەکانی خۆیان لە بینی خۆیاندا چارەسەرکەن هەتا دەکرێ و ممکن دەبێت چونکە مەحاڵە تەوان هیچ پیا و ئافرەتێک نییە بەیەکەوە بژیە و کێشەی نەبێ بەڵام چۆن کێشە گەورە نابێ ئەو کاتێک کە ئافرەتەکە ئامادە بێت سڕی پیاوەکەی خۆی خراپەی پیاوەکەی خۆی عیبەکانی پیاوەکەی خۆی بپۆشێ لەکن خەڵکی و لەگەڵ خۆی باسیکە و پیاویش بە هەمان شێوە کاتێک سەرکەوتو دەبێت کە سڕی خێزانەکەی خۆی نەدرکێنێ نەباتە دەرێت چونکە ئەگەر تەدەخول و تەرەفی سێهم هاتە ناوێ بە تەجروبە دیومانە خێزان بەرەو لێکترازان و لێکتر هەڵوەشانەوە دەچێت چونکە ئافرەت لە بەرامبەر پیاوەکەیدا بە نمونە نەوعێک محبەت و خۆشەویستی هەیە ئەگەر پیاوەکە لێشی دابێ بە نمونە زوڵمیشی لێکردبێ بە دوو قسەی خۆش لەبیری دەچێتەوە بەڵام ئەگەر بابی کچەکەی ئەو بە نمونە بزانێ ئەو لێدانە ڕووی داوە لەوانەیە قەت دڵی تەحەموڵ نەکا خۆش بێ لە حەقی قسەکەی براکەی بزانێ لەوانەیە تەحەموڵ نەکا خوشکەکەی بزانێ لەوانەیە تەحەموڵ نەکا بۆیە چاکتر وایە باشتر وایە کێشەی بینی ژن و مرد ئەگەر هەبوو لە بینی خۆیاندا چارەسەریکەن جا دەفەرمێت وئین امرأة خافت ئەگەر ئافرەتێک ترسا من بعلیها لە مێردەکەی نوشوزن کە خراپەی لەگەڵ دەکات و حەقەکانی نادا ئەو ئیعراضن یان ئیهمالی دەکات و پشتگوێی دەخا فلا جناح عليهما ئەو ژن و پیاوە گوناهیان ناگاتێ ئەن یوصلحا ڕێککەون بینەهما لە بینی خۆیاندا ژن و پیاوەکە صلحا بە ڕێککەوتنێک کە لە مەسلحەت و بەرژەوەندی هەردووکیان دابێ خوای گەورەش دەفەرمێ وەالصلح خەیر ڕێککەوتنی ژن و مرد لەسەر هەر شتێک بێ چاکترە لە یەکتر جیابوونەوە و لە یەکتر ترازان و لە بەردەوامی کێشە و گرفت وأحضرت الأنفس الشح بەڵام ئاگاتان لێی بێ ڕێککەوتن چۆن دەکرێت طبعا حتما دەبێ هەر یەکەیان لە کۆمەڵێک حەق و مافی خۆی خۆش بێ وایە بۆیە خوا دەفەرمێ ئاگاتان لێی بێ وأحضرت الأنفس الشح لەگەڵ هەموو نەفسێکدا لەگەڵ هەموو دەروونێکدا لەناو هەموو دڵێکدا جۆرێک لە ڕەزیلی و خۆشەویستی ماڵ و سەروەت و سامان هەیە ئاگاتان لێی بێ ینی ئاگات لێی بێ ئەگەر زانیت کێشەکە بەواسهێنان لە ماڵ دروست دەبێ ئەو ماڵی کە خۆشت دەوێ واز لە ماڵەکەی بێنە وایە ئەگەر زانیت بەرامبەرەکەت لەبەر ماڵ کێشت بۆ دروست دەکا هەندێک لەو ماڵی کە هەتە پێی بدە بۆی گرفتەکە و کێشەکە چارەسەر بێت و عیلاج ببێ ئەو جار دەفەرمێت وئین تحسین و ئەی ئەگەر بێت و چاکەی لەگەڵ یەکتر بکەن چاکەی لەگەڵ یەکترکردن چۆنە ئەوەیە جاری وا هەیە کەسەکە مەغدوریشە بەڵام لە حەقی خۆی خۆش دەبێ وایە وئین تحسین و ئەگەر چاکەش بکەی بە نمونە ئافرەتێک دەزانێت پیاوەکەی ئیهمالی کردووە بەڵام هەر سەبر دەگرێ دەزانێت حەقیشی نادا بەڵام هەر داوای لێ ناکا دەزانێت زوڵمیشی لێ دەکا بەڵام هەر لەبەر خۆی لەبەر منداڵەکانی لەبەر قیامەت تەحملی زوڵمەکەی دەکا ئەوە ئیحسانە ها وئین تحسین و ئەگەر چاکە کار بن وتتقوا پارێزکاری لە فەرمانەکانی خوا بکەن یعنی پیاوەکە فەرمانەکانی خوا جێبەجێ کا ئەرکەکانی خۆی جێبەجێ کات لە بەرامبەر ژنەکەیدا و ژنەکەش مافی مێردەکەی خۆی جێبەجێکە ئەو فإن الله بێگومان خوای گەورە کانە بیما تعملونە بەو کار و کردەوانەی کە ئێوە ئەنجامی دەدەن خەبیڕە زۆر شارەزایە وازحە جا ئەوە دەڵێن ئافرەتێک مێردێکی هەبووە تەوان مێردێکی بە ساڵاچوو ئافرەتەکەش ئافرەتێکی جوان و بەرچاو ئافرەتەکە گوتوویەتی ئێمە دەزانی هەردووکمان بەهەشتین توێتی چۆن دەزانی ئاوا دڵنیای لەوەی کە هەردووکمان بەهەشتین دەفەرمێ لەبەرەوەی خوای گەورە ئافرەتێکی چاکی بنسیب تۆ کردووەتەوە هەمیشە شکرانەی خوات کردووە لەسەری کە چاکە خوای گەورەش وعدی داوە ئەوەی سوپاسگوزاری نیعمەتەکانی خواوێ خواوی باتە بەهەشتێ ئەمنیش کە خوا ئەتۆی پێداوم لەسەری سەبرم گرتووە ئارامم گرتووە هیچ ڕۆژێک تەوان خراپەم لەگەڵ نەکردوویەوە دەزانم پاداشتی ئارامگرانیش بەهەشتە بۆیە ئەوەی سوپاسی خوای دەکا
و ئەوەی کە ئارام دەگرێت جا قەستم ئەگەر لەبەر خوای بێ بە تایبەتی ئەگەر پیا و یا ئافرەت زانی بەرامبەرەکەی چاکە لەسەری شکری خوای گەورەی کرد هەم تەوان چاکیەکەی بەردەوام دەبێت و هەمیش پاداشتەکەی باشتە بەبێ گومانی ڕەفێکیان خراپ بوو ئینسان لەبەر مەسلحەتی منداڵەکانیشی بێتەبەن هەر لەبەر مەسلحەتیشی خۆشی بێ هەر چاکەیە و لەبەر خواشی بێتەوان لەوانە چاکترە ئارام بگرێت و خۆڕا بگرێت بەبێ گومانی لە قیامەتی خوای گەورە پاداشتی ئارامگرانی دەداتێ ئەگەر لە دنیاش نەوعێک ناڕەحەتی و ناخۆشی ببینێ لە قیامەتێ خوای گەورە قەرەبووی بۆ دەکاتەوە بۆیە ئەگەر پیا و ئافرەت کێشەیان هەبوو خوای گەورە ڕێگا چارەی داناوە بە ڕێگا چارەکاندا بڕۆی و نێڵی کێشەکان بەردەوام بن بەس ئەگەر بە کێشەشەوە ئامادە بووی ژیانی خێزانی درێژە پێ بدەیت ئامادە بووی خراپە لەگەڵ بەرامبەرەکەت نەکەیەوە ئەگەر خراپیش بێ ئەگەر ئەوی خراپەی کرد ئامادە بووی تۆ چاکەی لەگەڵ بکەیەوە بێگومان خوای گەورە ئەو کارەی پێ چاکتر و پێخۆشترە ها و ئین توحسین و ئەگەر ئێوە چاکەکار بن چاکەکاری تەوان ئەوەیە کە لە بەرامبەرەکەت لەگەڵ بەرامبەرەکەت چاک بی ئەگەر ئەوی چاک نەبێ لەبەر خوا وتتقوا وأجر آمادة بون باريسكاري لأمر خواي جورا بكن فإن الله كان بما تعملون خبيرا بيقومان خواي جورا بهر كارو كردوية كي ودي كان زور شارزها واضح حياتك وانيا فاشان فرمد ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء ولو حرصتم ولن هرجيس ايوي بياوان ناتوانن داد قربن لنواني خيزانا كان تاندا ولو حرصتم اگر زور زور سوريش بن لسر هێنانەدی عدالەت و دادگەری وایە طبعا ئەو ئاەتە چۆن تەفسیر دەکرێت طبعا تەفسیری ژنان بۆ ئاەتەکەی ئەوەیە دەڵێن خواوا دەفەرمێت وایە هیچ پیاوێک ناتوانێت لە بەرامبەر ئافرەتەکانیدا عدالەت بنوێنێ وایە لە پێشتریش خوێنمان فەرمووی فەئین خیفتم ئەللا تعدیلوا فواحدا فەرمووی ئەگەر نەشتان توانی عدالەت بەرپاکەن یەک ژنی بێنن وایە دەڵێن کەواتە ئافرەت وا دەڵێن تەوان پیاو مادام عدالەتی پێ ناکرێ خوا داوای عدالەتیش دەکا نابێ هیچ پیاوێک قەت بیر لە دوو ژن و سێ ژن و چوار ژنی بکاتەوە بەڵام ڕاستە تەفسیرەکە بێگومان نەخێر تەوان ڕاست نییە زۆریش هەڵەیە ها چونکە ئاەتەکان تەکمیلە و تەواوکەری یەکترین ها ئاەتەکە کە دەفەرمێت تەوان ئەگەر ڕاست بێ ئەو تێگەیشتنە ڕاست بێ خوا ئەسڵەن دەبڕێی نەدابایە وایە پێغمبەر صلی الله عليه وسلم دەبووە تعدودی نەکرد بە سەحابە دەبووە تعدودیان نەکرد بە زیاتر لە ژنێکیان نەهێنا بایە وایە ولن تستطيعوا أن تعدلوا بين النساء يعني هرگیز ئێوە ناتوانن عدالەتی مطلق ها عدالەتی تەواو لە بینی خێزانەکانتاندا بکەن ئەگەر بشتانەوێت ئەو عدالەتەی پیا و پێی ناکرێت کام عدالەتەیە عدالەتی محبەت و خۆشەویستی قەلبی بە هیچ کەس دەکرێت نەک لەگەڵ نەک لەگەڵ ژنان لەگەڵ کوڕەکان و کچەکانی خۆت پێت دەکرێت بێگومان ناکرێ ها عدالت لە مەسلەی تەبەن ژن و مێردایەتیدا ها مەیلی ژن و مێردایەتی تەبەن ئەوە پیاوی ژوایە ئافرەتی ژوایە تەبەن نە ئافرەت لە بەرامبەر هەموو پیاوێکیدا هەست و غەریزەی وەکویەکە نە پیاویش لە بەرامبەر هەموو ئافرەتێکیدا مەسلەی ممارەسەی جنسی و تەبەن ئیشی ژن و مێردایەتی حاڵەتێکی دووسەرەیە بەبێ گومانی تەبەن پیاو کام ئافرەتە زۆرتر مەیلی هەبێ بەلایدا لەگەڵ حەز و ڕەغبەتیدا بگونجێ لەوانەیە مەیل و حەز و ئارەزوە تایبەتیەکانی و تەنیاییەکانی لەگەڵویدا لەوانەیە زۆرتر بێ بۆیە هەرگیز تەبەن ئەو عدالەتەی کە عدالەتی محبەت و خۆشەویستی قەلبیە عدالەتی سەرجەیی و مامەڵەی تایبەت و نهێنیە لەگەڵ خێزانەکەتدا بە هیچ کەس نەکراوە و ناشکرێ ها بە پێغەمبەریشەوە صلی الله عليه وسلم وەخوای گەورەش پێمان دەڵێ چاوەڕێی ئەو عدالەتەی مەکە ئەگەر بتەوێت دوو ژنی بێنی ئەگەر بتەوێت سێ ژنی بێنی بەتەمای ئەوەی مەبە ڕۆژێک لە ڕۆژەکان محبەتت بۆ هەموو ژنەکان وەکو یەک بێ وایە مەیل و حەزی جنسیت لە بەرامبەر هەموو خێزانەکاندا وەکو یەک بێ ئەو محبەت و ئەو خۆشەویستی قەلبیە لە دەسەڵات هیچ کەس دانیە ها پێغەمبەر صلی الله عليه وسلم عدالت بووە عدالت نەبوو طبعا کەس دەکرێت پێی بڵێ دەتوانێت بە پێغەمبەر بڵێ عادل نەبووە پێغەمبەر معسووم بووە ها دە 12 خێزانیشی هەبوون پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو حاڵەتانەدا لە نەفەقە کێشاندا فەرقی پێ نەکردوون بە هیچ خێزانەکانی بە هەموو کەس دەکرێت یان ناکرێت دەکرێت ئەگەر بتەوێت نەفەقە مەعیشەتی هەموو ئافرەتێک دەتوانی
لە ڕووی مادیەوە دەکرێت ئەوە یەک لە ڕووی مانەوە لە ڕووی مانەوە کابرا ئەویش دەکرێت دەتوانی بیکەیت لە ڕووی دەربڕینی محبەت بەس بە ئاشکرا وایە دەربڕینەکەی دڵت ناتوانێت بەڵام دەتوانانی ژنێکی نەلاوێنیەوە وایە دەتوانی لە پێشچاوی یەکێکیان نەچی یەکێکی لە باوەش بگرێ و دەستی لێدەی و گاڵتەی لەگەڵکەی هەندێک شت دەکرێت شتە ظاهریەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە ئەو عەدالەتەی کردنها فەرمی خوایە ئەوە دابەشکردن و قیسمەتی منە ئەوەی لە توانامدایە و لە دەسەڵاتمدا هەیە کردم خوای لێم مەگرە لەسەر ئەوەی کە لە توانامدانیە لە ناو خێزانەکانیدا کامیانی لامان خۆشتر ویستووە عایشەی خۆشتر ویستووە بەڵام ئەو خۆشەویستی عایشە هیچ کاتێک لەکن خێزانەکانی دیکە دەربڕیوە بێگومان دەری نەبڕیوە کاتێکیش خێزانێک لە خێزانەکانی غیرەی کردووە هەڵەی کردووە بەڕاستی پێغەمبەر هەڵەی نەکردو چونکە پێغەمبەر معسووم بووە صلی الله عليه وسلم کە ئەو عەدالەتە لە جاجاری وا هەیە دەگوترێ خۆ ئەو پێغەمبەر بووە ئەوە پێغەمبەر کردی بە خەڵکی دیکە ناکرێت خۆ خەڵکی دیکە پێغەمبەر نییە خەڵکی دیکەش هەیە عەدالەتی کردووە ئێستا خەڵکی زیندوو هەیە کە کچوو خێزانەکانی خۆی شاهدی بۆ دەدەن کە عەدالەتی مطلق و تەواوی کردووە لە بینی خێزانەکاندا ئەوەی نایکا بێدینی دەیکا ئەوەی نایکا جاری وا هەیە ئیهمالیە ئیلتیزام نەکردنە و هێندێک جاریش عینادی ژنەکانە بەڕاستی عینادی ئافرەتەکان هۆکارن خۆ کابرا چوار ژنی هەنە بنمونە وایە دوو ژنی هەنە سێ ژنی هەنە دوو لە ژنەکانی بنمونە گرنگی بە پیاوەکەی دەدەن و دووشیان پیاوەکەی بە تەواوی ئیهمال دەکەن یەکیان پیاوەکەی دەلاوێنێتەوە یەکێکیان هەر بەردەوام جنێوی پێدەدات و سووکی دەکات و خراپەی لەگەڵ دەکات پیاوەکە وەک خۆی دەمێنێ بەڵام هۆکارەکە ئەو کاتی بەس پیاوەکەیە بێگومان هەر پیاوەکە نیە ئەو کاتی لە وڵاتی ئێمە کابرا زۆری نەی وایە کە ژنی دوو هەم دێنێ یەکەمەکە یەکەمەکە جاری وا هەیە لە پیاوەکەی دەبێتە دوژمن لەو ژنەش کە دێتە گەڵی لەویش دەبێتە دوژمن لە کەسوکارەکانیشی جاری وایە دەبێتە دوژمن خۆ تۆ بە نەوعێکی دیکە مامەڵە بکە بە نەوعێکی دیکە هەڵسوکەوت کە بۆی ئاەتەکە باسیەوەی ناکە وەلەن تەستەطیعوا ئەن تعدیلوا بین النساء وەلەو حەرەستم دەفەرمێ هەرگیز ئێوە ناتوانن دادگەری تەواو لە بینی خێزانەکانداندا پیادە بکەن و بەرپایکەن وەلەو حەرەستم ئەگەر زۆریش سوور بن لەسەر ئەو عەدالەت و دادگەریە وەکو گوتم ئەو عەدالەتیە کە خوا دەفەرمێ ناتوانن عەدالەتی خۆشەویستیە وەکو یەک وایە و هەست و سۆزی تایبەتیە دەربڕینی هەست و سۆزەکانە کە بەڵام لە بینی منداڵەکانیشدا تەبەن عەدالەتت نییە ئەو عەدالەتت پێ ناکرێت تەبەن کەس هەیە هەموو منداڵی وەکو خۆش بوێن داک و بابت وەکو یەکتر خۆش بووێ خوشک و براد وەکو یەکتر خۆش بووێ ئەو خوا لەسەرەوەی لێت دەگرێ نا بەڵام من بێم لە ماڵی خۆمدا لە ناو منداڵەکاندا یەک دانەی بانکەم بە تاقی دەرێ بەس ئەوی بلاوێنمەوە بەس پارەی بۆی سرف بکەم بەس لە ڕووی مادیەوە خزمەتی بیکەم وایە لە پێشتاوی منداڵەکانی دیکە هێندە ئیهتیمامی پێ بدەم منداڵەکانی کە غیرەی لێ بکەن و دژایەتی بکەن ئەو کاتە تاوانەکە وایە لەسەر تۆیە لەوەی لێت دەگیرێ بەڵام محیبەتێکی قەلبیت هەیە بەڵام بەڕواڵەت ناڵی دەوروبەرەکان هەستی پێ بکەن ئەویان بە هیچ کەس ناکرێت و خوای گەورەش ئاەتەکە بۆ خۆی تەفسیر دەکات دەفەرمێت فەلا تەمیلوا كل الميل فلا تميل يعني ڕوومەکەنە یەکێک لە ئافرەتەکان كل الميل بە تەواوی ڕووتێکردن و بە تەواوی گرنگی پێدان فلا تميل ها میلکردن یعنی گرنگی پێدان گرنگی مەدەن بە یەکێک لە خێزانەکانتان بە كل الميل بە تەواوی میل پێدان و گرنگی پێدان و ڕووتێکردن فتەذەڕوها ئەوەکەی دیکە واز لێ بێنن کەلمعەلەقە وەکو ئافرەتی تەعەلیق قراوی لێ بکەن ئافرەتی معلق يعني هەڵواسراوە لە فقهدا بە کام ئافرەتەی دەگوترێت تەعلیق ئەو ئافرەتەی کە تەلاقەکەی بەستراوەتەوە بە شتێک نە تەلاق درراوە نەمێردیشی هەیە ئافرەتەکەی پێی گوتووە بنمونە ئەگەر ئەوەندە پارەی بێنی تەلاقت دەدەم ئەویش پارەکەی نەبردو ئێستا ئافرەتەکە نەمێردی هەیە ممارەسەی مێردایەتی ژن و مێردایەتی لەگەڵ بکە نە بۆشی هەیە مێردێکی دیکە بکاتەوە جا لە وڵاتی ئێمە بەداخەوە زۆرێک لەوانەی تەعەدودیان کردووە ئاوایان کردووە بەڕاستی بۆیش تەبان مەسلەی تەعەدود خەڵک ڕقی لێ دەبێتەوە بێزراوە خەڵک جاری وایە ڕەخنە لە ئاەتەکەش دەگرێت هەیە ئیمانی بە ئاەتەکەش نییە جاری وایە لەبەر ممارەسەی هەڵەی کۆمەڵێک خەڵکی کابرا کە ژنی دووەمی هێنا یەکەم ئیهمال دەکا یەکەم واز لێ دێنێ بەلای داناچێت پشتگوێی دەخا خراپەی لەگەڵ دەکا هەروە نازانێ هەیە تەبەن ئەوە بە هیچ شێوەیەکی حەڵاڵ نییە و دروست نییە
بۆیە خوا دەفەرمێت فلا تەمیلوا كل الميل فتذروها فلا تميل يعني ڕوومەکەنە یەکێکیان گرنگی مەدەن بە یەکێکیان بە كل الميل بە تەواوی ڕوو تێدان و گرنگی پێدان فتذروها ئەوەی یەکەمیان واز لێ بێنن كالمعلقة وەکو ئافرەتێکی تعلیق کرا و هەڵواسراوی لێ بکەن وإن تصلحوا ئەگەر ڕێککەون بەیەکەوە لەگەڵ یەکتری یعنی پیاوەکە لەگەڵ ژنەکان سڵح کات و ڕێککەوێ وتتقوا وبێکەوە فەرمانەکانی خوای پەروەردگار جێبەجێکەن فإن الله كان غفورا رحيما بێگومان خوای گەورە لێخۆش بوو میهرەبانە ئەگەر هەڵەیەکیش کەم تەرخەمیەکیش هەبێ ئەگەر ئامادەی سڵح بوون بەیەکەوە سڵح بەیەکەوە ڕێککەون بەیەکەوە وإن تصلحوا ئەگەر سڵح بکەن و ڕێککەون لە نێوان خۆیاندا ئافرەتەکان و پیاوەکان وتتقوا و لە خوا بترسن و ئەمری خوا جێبەجێکەن فإن الله كان غفورا رحيما بێگومان خوای گەورە لێخۆش بوو میهرەبانە وإن يتفرقا ئەگەر لە یەکتر جیابوونەوە بەنمونە نەگەیشتنە سڵح نەگەیشتنە ڕێککەوتن جاری وایە ژنەکە و پیاوەکە لەوانەیە لە ئەسڵی خۆیاندا خراپ نەبن وایە بەڵام تەبیعەتیان لەوانەیە بەیەکەوە نەگونجێت تەبیعەتیان لەوانەیە پێچەوانە و عەکسی یەکتر بێ وایە هەیە جاری وایە ڕقەیەک توندە یەک حەز و ئارەزوەکانی نەوعێکن یەکێکی کە نەوعێکی کەیە هەر یەکیان لە شوێنی خۆی لەوانەیە باش بێ بەڵام لەگەڵ یەکتری لەوانەیە بەیەکەوە گونجاو نەبن بۆیە تەلاق یەکێکە لە چارەسەرەکان دوای هەنگاونان بۆ سڵح و ئاشتی ئەگەر نەکرا ئەگەر لە یەکتر جیابوونەوە یوغنی الله خوای گەورە دەوڵەمەندیان دەکا كلن يعني هەر کامێکیان من سعته لە بەخشش و دەوڵەمەندی خۆی خوای گەورە دەروی فراوانە بڕیار و یاسایەکانیشی لە شوێنی خۆیدا چەند جار بووە ژن و پیاوێک بەیەکەوە کێشەیان هەبووە وایە بەیەکەوە نەگونجاون بەڵام لە یەکتر جیابوونەتەوە پیاوەکە ژنێکی دیکەی هێناوە لەگەڵ ئەو ژنەی هیچ گرفتی نین ئافرەتەکە مێردێکی دیکەی کردوتەوە لەگەڵ ئەو مێردە هیچ گرفتی نییە لەگەڵ مێردەکەی پێشوشی یان پیاوەکە لەگەڵ ژنەکەی پێشوشی بەیەکەوە نەگونجاو بۆیە تەلاق چارەسەرە تەلاق عیلاجە هەر کاتێک ژن و پیاو گەیشتنە یەقین کە بەیەکەوە ناتوانن سڵحکەن ناتوانن بەیەکەوە ڕێککەون ناتوانن بەیەکەوە ئیدارەکەن تەلاق ئەهوەنترین ڕێگایە بەڵام تەلاقێکی تەمەن شەرعی و بەو شێوازەی کە خوای گەورە دیاری کردووە لە یەکتر جیابوونەوە نەک دژ و دژمناتی یەکتری وإن يتفرقا ئەگەر ئەو ژن و پیاوەی کێشەیان هەیە لە یەکتری جیابنەوە یوغنی الله خوای گەورە دەوڵەمەندیان دەکا كلن هەر کامێکیان جا گەورەترین دەوڵەمەندی ئەوەیە یعنی ئافرەتەکە پیاوێکی بەنسیب دەبێت بەدڵی خۆی بێ ئەگەر فعلا گرفتیان هەبوو بێ ئافرەتەکە پیاوێکی بەنسیب دەبێت بەدڵی خۆی بێ کە ئەوە چاکترین دەوڵەمەندیە لە بەخششی خۆی وەکان الله واسعا خوای گەورە دەروی فراوانە و بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدان پاشان دەفەرمێ ولله ما في السماوات وما في الأرض هی خوایە مڵکی خوایە هەرچی لە ئاسمانەکان و هەرچی لە زەویدایە ولقد وصينا الذين أوتوا الكتاب بێگومان ئێمە ئامۆژگاری ئەوانەمان کردبوو کە خاوەن کتێبن من قبلكم لە پێش ئێوەدا وإياكم و ئامۆژگاری ئێوەش دەکەین واضحە ولله ما في السماوات وما في الأرض هی خوایە مڵکی خوایە هەرچی لە ئاسمانەکاندا هەیە و هەرچی لە زەویدایە ئەوە قسەی تێدانە ولقد وصينا يعني سوێن بەخوا و بە بێگومانی ئێمە ئامۆژگاریمان کردبوون چێ الذين أوتوا الكتاب ئەوانەی کە خاوەن کتێب بوون لە جوولەکە و نەسڕانیەکان من قبلكم لە پێش ئێوەدا وإياكم و ئامۆژگاری ئێوەش دەکەین ئەی ئیماندارینە بەچی ئامۆژگاری تەر دەکەین ئەنی اتقوا الله کە فەرمانەکانی خوا جێبەجێکەن لە خوا بترسن کە تەقوای خواکردن یعنی واجباتەکان کە لەسەرتن جێبەجێیان کە لەو نەهی و قەدەغە کراوانەش دوورکەوە کە خوا لێی قەدەغە کردووی بە تایبەتی لێرە باسەکە باسی چی بوو باسی مامەڵەی ژن و پیاوە لەگەڵ یەکتری وای ئەگەر پیاو لە بەرامبەر ئافرەتەکەیدا تەقوای خوای کرد یعنی ئەرکەکانی خۆی لە بەرامبەر ئافرەتدا هەمووی جێبەجێ کرد وایە و ئافرەتیش تەقوای خوای کرد هەرچی ئەمر و فەرمان و وەک دەڵی واجباتی سەرشانی هەیە لە بەرامبەر مێردیدا جێبەجێ کرد بە بێگومانی هیچ گرفتێک دروست نابێ هەرچی کێشەیە لە بینی ژن و پیاویدا لە کەم تەرخەمیەک و لە بێ ئەمریەکی خوای گەورەدا حتمەن یا ئافرەتەکە
نەیتوانیوە ئەو واجباتانەی کە لەسەر شارنی خوا لەسەری واجب کردوون لە بەرامبەر پیاودا جێبەجێیان کا بۆیە پیاوەکە لە بەرامبەردا خراپە یان بەعکسەوە پیاوەکە واجباتەکانی خۆی جێبەجێ نەکردوون بۆیە ئافرەتەکە لە بەرامبەریدا خراپە دەنوێنێ بۆی خوا دەفەرمێت ئێمە ئامۆژگاری خاوەندینەکانی دیکەشمان کرد بوو ئامۆژگاری ئێوەش دەکەین کە ئەنی تەقوڵڵاه هەمیشە تەقوای خوای گەورە بکەن و فەرمانی خوا جێبەجێکەن وئین تەکفوڕوا ئەگەر بێ باوەڕیش بن فەرمانی خوا جێبەجێ نەکەن ئەوە فەئینە لله ما فی السەماوات وما في الأرض بێگومان هی خوایە و مڵکی خوایە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە وكان الله غنيا حميدا خوای گەورە غەنیەن بێنیازە پێویستی بە عەبداتی و بەنداتی و گوێڕایاڵی هیچ کەس نییە ئەوەی کە خازانز دەکات لە گوێڕایاڵیکردنی خوادا خۆمانین و حەمید خوای گەورە ستایشکراویشە گەر من و تۆ ستایشی خوانەکەین دروستکراوەکانی دیکە هەرچی هەیە هەمیشە خەریکی تەسبیحات و بە پاکڕاگرتنی خوای گەورەن ولله ما في السماوات وما في الأرض سان تأكيد دەکاتەوە ئەو هەموو دووبارەکردنەوە هی خوایە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە کەس خاوەنی هیچ نییە جگە لە خوا وەکەفا بالله وەکیلە بەسیشە کە خوای گەورە ببێتە وەکیل کاربەڕێکەر ئیشەکانت لە زیاتی بکات و ئیشەکانت بۆ ڕای بکات و ئیشەکانت جێبەجێکە جاخوا دەفەرمێ ئین یەشە یوذهبکم ئەوە هەڕەشەیە طبعا ئین یەشە ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێ یوذهبکم ئێوە هەر هەمووان لەناو دەبا هەر دەتانسرێتەوە هەر ناتان هێڵێ ئەیها الناس ئەی خەڵکینە وەیەتی بآخرین خوای گەورە قەومانێکی دیکە کەسانێکی دیکە گەلانێکی دیکە دێنێ کە لە ئێمە چاکتر بن وایە وەکو تاک وەکو دەست کۆمەڵیش وایە تاک ئەگەر بێ ئەمری خوای گەورە بکەین لەکوێ و کەی بێ ئەمری خوامان کرد خوای گەورە دەتوانێت بەنەوعێک لە ناومان ببە جێگرەوەی ئێمە بێنێتە سەر زەوی وایە و هەر قەومێکیش بێ ئەمری خوای گەورەی کرد خوای گەورە دەتوانێت بە ئافات و بەڵایەکی خۆی بە یەکجاری لە ناویان بباوە هەر وەکو چۆن قەومەکانی پێشووتری لە ناو بردوون ئین یەشە یوذهبکم ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێ ئێوە لە ناو دەبا ئەی خەڵکینە وەیەتی بآخرین کەسانێکی دیکە دێنێ وەکان الله على ذلك قدیرە وەخوای گەورە لەسەر ئەو کارە زۆر بەتوانا و بەدەسەڵاتە ئەگەر بیەوێ وەکان الله خوای گەورە على ذلك لەسەر لە ناوبردننی ئێوە و هێنانی خەڵکانێکی دیکە قەدیر زۆر بەتوانایە جاخوا دەفەرمێن من كان يريد ثواب الدنيا طبعا ئینسان کە ئیشێک دەکا وایە یان ئامانجت دەستکەوتنی دنیاە یان ئامانجت دەستکەوتنی قیامەت وایە ئەگەر دنیات بوێ دنیا بەدەست شەیە ئەی ئەگەر قیامەتت بوێ هەر بەدەست خوای گەورەیە من كان يريد ثواب الدنيا هەر کەسێک لە ئێوە مەبەستی لە کارەکانیدا بەدەستهێنانی بەرهەم و پاداشتی دنیا بێت فعند الله ثواب الدنيا خۆ هەر لەکن خوایە پاداشتی دنیاش وایە کارێک دەکەی بەنمونە نیەتت دەوێت لە دنیادا لەسەری چاکە وەرگریەوە ئەو چاکەیەش کە داوای دەکەی و مەبەستە هەر خوا دەبێت بۆت هێنێتە پێشێ من كان يريد ثواب الدنيا هەر کەسێک لە کارەکانیدا مەبەستی تەنها بەدەستهێنانی کەلوپەلێکی دنیایی بێ فعند الله ثواب الدنيا والآخرة ئەو ئاگادار بن لای خوای پەروەردیگارە پاداشتی دنیاش و پاداشتی قیامەتیش خوای گەورە دنیاشت دەتوانێت پێ بدا و دەتوانێت قیامەتیشت پێ بدا دەتوانێت دنیاشت لێ بستێنێتەوە قیامەتیشت لێ بستێنێتەوە کەواتە ئەگەر کارێکت کرد بۆ خوا و نێتت بۆ خوای بوو خوای گەورە لە دنیاشدا چاکت لەگەڵ دەکاتەوە لە قیامەتیش پاداشت دەداتەوە وەکان الله سەمیعا بەسیرا وەخوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن سەمیعە دەیبیستێ و هەروەها بەسیرە دەشی بینێ خوای گەورە هەرچی هەیە و دەگوترێ دەیبیستێ و هەرچی دەشکرێ دەیبینێ و ئاگای لێتی گەر سەیری وشەکان کەینەوە وئین امرأة ئەگەر ئافرەتێک خافت ترسا من بعلها لە مێردەکەی نشوزن کە لەگەڵیدا خراب بێت و حەقەکانی نەدا ئەو ئیعراضن یا ئیهمالی کات و پشتگوێی خا فلا جوناحە هیچ گوناهێک نییە عەلەیهیم لەسەر ئەو ژن و پیاوە کە ڕێککەون بەینەهوما لە نێوان خۆیاندا سوڵحا بە ڕێککەوتنێکی جوان وەسوڵح و ڕێککەوتن و سازانیش خەیڕون چاکترە
وأحضرت الأنفس وأحضر ئامادەیە لەگەڵ هەموو دەروونێکدا الشح ئەو پەڕی ڕەزیلی و خۆشەویستی ماڵ وإن تحسنوا ئەگەر ئێوە چاکەکار بن وتتقوا فەرمانەکانی خوا جێبەجێکەن و لە خوا بترسن فإن الله بێگومان خوا بما كان بما تعملون بەوەی کە ئێوە دەیکەن خەبیڕا شارەزایە ولن تستطيعوا هەرگیز ئێوە ناتوانن ئەن تعدیلوا دادگەر بن بین النساء لە نێوان ژنەکانتاندا ولو حرصتم ئەگەر بشتانەوێ فلا تميلوا يعني گرنگی مەدەن بە یەکێکیان بە كل الميل بە تەواوی گرنگی پێدان و ڕوتێکردن فتذروها ئەوە کەی کەواز لێبێنن کەالمعلقە وەکو ئافرەتی هەڵواسراوی لێ بکەن وإن تصلحوا ئەگەر ئاشتەوایی بکەن لە بینی خۆتاندا وتتقوا لەخوا بترسن فإن الله بێگومان خوا كان غفورا رحيما صفەتی وایە لێخۆشبوو میهرەبانە وإن يتفرقا ئەگەر لە یەکتری جیابوونەوە ژن و پیا و يغني الله خوای گەورە دەوڵەمەندیان دەکات كلن هەر کامێکیان من سعته لە فراوانی و بەخششی خۆی وكان الله خوا واسعا حكيما دەروی فراوانە و بڕیارەکانیشی لە شوێنی خۆیدان ولله ما في السماوات وما في الأرض هی خوایە هەرچی لە ئاسمانەکان و زەویدایە ولقد وصينا سوێن بەخوا ئێمە ئامۆژگاریمان کردوون الذين أوتوا الكتاب ئەوانەی کە خاوەن کتێب بوون من قبلكم لە پێش ئێوەدا وإياكم وإێوەش ئامۆژگاری دەکەین أن اتقوا الله کە هەمووتان پارێزکاری لە ئەمری خوا بکەن وإن تكفروا ئەگەر ئێوە بێباوەڕ ببن فإن لله بێگومان هی خوایە ما في السماوات وما في الأرض هەرچی هەیە لە ئاسمانەکان و لە زەویدا وكان الله غنيا حميدا خوای گەورە غەنیەن بێنیازە لە عەبدەکانی وەستایش کراویشە ولله ما في السماوات وما في الأرض هی خوایە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە وكفى بالله وكيلا بەسە خوای گەورە کە کارەکانی خۆتی پێبسپێری و خۆتی بدێدەست ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێ ئێوە لە ناو دەبا ئەیها الناس ئەی خەڵکینە وەیەئتی دێنێ بئاخەرینە کەسانێکی دیکە وكان الله خوای گەورە على ذلك قديرا لەسەر ئەو کارە زۆر بەتوانایە من كان يريد ثواب الدنيا هەر کەسێک مەبەستی بەدەستهێناشتی دنیا بێ لە کارەکانیدا فعند الله ثواب الدنيا والآخرة لای خوایە دەستکەوت و پاداشتی دنیا و قیامەت وكان الله سميعا بصيرا خوای گەورە بیسەر و بینایە صلى الله عليه وسلم